سڵاو عزیزان بەینتان باش بەدارم باش و سەلامەت بن. گەشتێکی کورتمان کرد لە شارباژێر بەهۆی ئەوەی کە بەهارە، کۆمەڵێک تەیری زۆر، کۆمەڵێک باڵندەی زۆر یەنە هەرێمی کوردستان موجود بوون. بۆ ئەوەی وەچە بخەنەوە بۆیە بە پێویستم زانی کە بتوانم بچم کۆمەڵێک کاری فۆتۆیان لەسەر بکەم جا ئێوەش لەگەڵم بن. هودێکی زۆر جوانی لێ دوودانن، هەروەها لەگەڵ سمۆرەیەکە لەو باڵێن کونیداریان کە تەسویرەکەم ئێستا هودەکە چێتە ناوەوە. نازانم قسەکە شەڕەکە خواردنی لێ بە نازانم ڕاستی زۆر تایبەتە، زۆر تایبەتە. یەکەم جارە شیواوە بینم و یەکەم جارە شیوا تۆمارەکەم طبعا هاوڕێیان دوایەوەی کە زۆری لاکم پێویستیم بە خواردنێکی سەریع و تاقەیە لە زۆربەی گەشتەکانمان من
ئینێرجی بارپای بەکارێنم کە کاکە دیار لە کۆمپانیای ئارەگاردن هەدیە کردو من سوپاس یەکەم لە زۆربەی گەشتەکانم بەکارمێناوە گەشتە شەخاوانیەکانم گەشتە فۆتۆگرافەرەکانم کە زۆرم پێچووە بەڕاستی زۆر تایبەتە من زۆری سپادەم لێ کردیەوە دەتوان بەکاری بهێنن تاقەیەکی زۆر باشت ئەیاتێ ئەتوانی سوودێکی زۆر باشی لێ ببینی ینی بۆ زۆربەی زۆری وەرزشەکانە بێت ماوەی 3 ساعتی لەسەر نووسراوە خۆی کامە کوالیتێکی بەریتانیە بەڕاستی هەم بەتامە هەم خواردێکی سووک و ڕووزەیە بەڕاستی لێوە ناخۆش طبعا بابڵێن هودهود کە لە ئێمە پێڵەن بەبوو سلێمانکە یاخود بە ئینگلیزیەکەی ئیرویسیان هۆپ بەڕاستی زۆر حەساس و زۆر سرکە یعنی زۆر دوورم لێوەی زۆر حەساس یەکسەرە بڵێ تا پێویستەکە کە ئیشی تری لەسەر بکەم کێش بوو هەرچەند نەتوانم تۆزێک لە دوورەوە یا لە نزیک ئیشی لەسەرکەم بەڵام ئیشی زیاتریە بەڕاستی زۆر تێرێکی جوانە هەروەها چی تر خڕژاکەکان دوور بوون لێمە بەڕاستی بەڵام کۆمەڵە گوێنی یاخۆ ڤیدیۆی جوانی ئەوانیشم کردووە تا سەرسەرۆدارەیە لە پاشان تەیرێکی سپی کە بەڕاستی نازانم ناوی چییە بێ بەدوایە بگەڕێم ئیشی زۆر باشیم کردو زۆر باشە هیوادارم بەدڵتان ببێ لەگەڵ مابن تا بەرنامەیەکی دیکە کاتێکی شاد